لا قەزای ڕزگاریم لە سنووری ئیدارەی گەرمیان کە بەشێکی زۆر لە خەڵکی ئەم قەزایە کە سوکاری ئەنفالکراوانن بۆیە لێرە ڕێکخراوێک بڕیاری داوە پەیکەری تاقانەکانی ئەنفال لەم قەزایە و لە نێو جەرگەی قەزاگەدا دابنات کە 140 گەڵا لەخۆ دەگرێت ئەم پەیکەرە واتە 140 تاقانەی ئەنفال لەم گەرمیانەدا هەیە و من دەمەوێت بۆ زانیاری زیاتر بڕۆمە لای مامۆستا زیاد سەرپەرشتیاری پرۆژەکانی ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی. کاک زیاد چۆن بڕیارتاندا پەیکەری تاقانەکانی ئەنفال لە قەزای ڕزگاری دابنان و 140 گەڵای وەبزن؟ بەڵێ ئێمە لە ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی هەلە سەرەتای دامەزانی ڕێکخراوەکە و لە سەرەتای نەوەتەکان و تاواکو ئێستا پرۆژەی تایبەتمانی بۆ باری ئەنفال و هەموو ساڵێک هەر ساڵێک پرۆژەیەکمان هەیە. ئەم ساڵ نەمانتوانی ئەو خەڵاتی کە ساڵانە ئەیبەخشینە ئەو ژنانی کە منداڵەکانیان بە جوانی پەروەردەکرد مەدالێکی ئاڵتونیان پێدەین بۆی ئەو بارودۆخۆ نەمانتوانی ئەوە بکەین چونکە سەرۆکی ڕێکخراوەکەمان لە ئەڵمانیا بوو تایبەتشە بەو مەدالیەکە بەناوی ئەوەیە نەمانتوانی لەبەری ئەوە داری تاقانەکانی ئەنفالماندانا وەکو ڕەمزێکە بۆ ئەو ئازیزانەی کە بەتەنیا لە پرۆسی ئەنفال گەڕانەوە هەموو ئەندامانی خێزانەکانیان لەدەستدا 140 کەسن تقریبا 134یان ئێستا لە ژیانن ئەوانی تر مردوون هاتوین گەڵای هەر گەڵایەک لەو دارە ناوی تاقانەیەکی پێوانێکی کە کۆچی دواییان کردووە وەکو ئەوەی کە گەڵاکی هەڵوەریوە لەسەر بەنەسەکە دامانناوە. ئەوەی ئێوە قسەتان کرد لەگەڵ تاقانەکانی ئەنفال تا چەند دڵخۆش بوون بە دانانی ئەم پەیکەرە؟ ئێمە وەکو وتم ئێمە هەر پرسێکی ئەنفال چ ژنان بە چ تاقانەکان بە چ کە سوکاری ئەنفال بێ بۆ ئێمە کەسانی گرنگن بۆ ئێمە جێی بایەخن بە هەموو شێوازێک ئێمە گرنگی بەم پرسا دەین و زۆرش بە خۆشحاڵین و شانازیەکەین کە ئەم ساڵ توانیمان خزمەتێکی بچووک بە تاقانەکانی ئەنفال بکەین. دیارە بینەرانی کۆباسەوەی گوێبیستی بوون بریتی بوو لە قسەکانی مامۆستا زیاد ئەم دارەکە دانراوە داری تاقانەکانی ئەنفالە پەیکەری تاقانەکانی ئەنفالی لەسەر نووسراوە لێرە کە سوکاری ئەنفال کراوان بەشێکی زۆر لە کە سوکاری ئەنفال کراوان ئەمڕۆ لێرە بوون تاقانەکانی ئەنفال لێرە هاتنە ئێرە ئەوەی جێگەی ئاماژە پێکردنە ئەو کەسانەی کە تاقانەی ئەنفالن و کۆچی دواییان کردووە گەڵاکانیان داناوە بە جیاوازی ئەو کەسانەیشی لە ژیان داماون ناوەکانیان بە دارەکەدا هەڵواسە.